مزگەوتی نووری یاخود مزگەوتی گەورە. مزگەوتی نووری گەورەشی پێدەگوترێت. یەکێک لە مزگەوتە مێژوویەکانی عێراق و دەکەوێتە بەری ڕاستی مووسڵ. ئەو ناوچەی کە مزگەوتەکەی لێیە پێی دەگوترێت گەڕەکی مزگەوتی گەورە. مزگەوتەکە لە سەدەی 6 کۆچی لەلایەن نورەدین زەنگی دروست کراوە. چەند جارێک نۆژەن کراوەتەوە و مزگەوتەکە لەسەر شێوازی تەلارسازی زەنگی و لەسەر ڕووبەری 5850 مەتر چوارگۆشە دروست کراوە. ئەو مزگەوتە بە منارە مێژوویەکەشی بەناوبانگە کە منارەی حەدبایە. منارەیەکی تا ڕادەیەک لار بووە. زۆر جار ناوی مووسڵ لەگەڵ ناوی ئەو منارەیە دێت و پێی دەگوترێت مووسڵی حەدبا. پێشتر منارەی درێژیان پێدەگوت، بەو پێی بەرزترین منارە بووە لە عێراقدا. ئەو منارەیە پێشتر لە ژێر هەڕەشەی ڕووخاندا بوو. چەند جارێک هەوڵدراوە نۆژەن بکرێتەوە، بەڵام هەوڵەکانیان لە ئاستی پێویست نەبووە. بەهۆی گرنگیەکەوە وێنەی منارەی حەدبا لەسەر پارەی 10,000 عێراقی دانراوە. عەمید یەحیا ڕەسوڵ، گوتەبێژی فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانی عێراق، بە تۆڕی میدیایی ڕووداوی ڕاگەیاند لە کاتی پێشڕەوی هێزە عێراقیەکان بەرەو ناوچەی مووسڵی چەکدارانی داعش منارەی حەدبا و مزگەوتی نووریان لەبەری ڕاستی مووسڵ تەقاندەوە. مزگەوتی نووری ئەو مزگەوتە بوو کە ئەبوبەکر بەغدادی دوای کۆنتڕۆڵکردنی مووسڵ لەلایەن داعشەوە لە حوزەیرانی 2014دا یەکەم وتاری هەینی تێدا خوێندەوە و تێیدا خەلافەتەکەی ڕاگەیاند. دوای گەمارۆدانیشی بۆ چەندین مانگ لەلایەن سوپای عێراقەوە ڕۆژی چوارشەممە 21 حوزەیرانی 2017 داعش منارەی حەدبا و مزگەوتی نووری تەقاندنەوە.